ئەمڕۆ کە هاوکاتە لەگەڵ ساڵ یادی ڕۆژی جیهانی زمانی دایک ڕێکخراوی کوردستان دیالۆگ بە هاوبەشی ناوەندی چوارباخ و یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی پلان و پرۆژێکی گشتگیرمان هەبوو لە بەسەرکردنەوەی ڕۆژی جیهانی زمانی دایک و ڕاوەستان لەسەر زمانی شیرینی کوردی و قسەکردن لەبارەی ئەو ئاستەنگ و گرێوگۆڵانەی کە لە بەردەم زمانی کوردیان بە بەشداری مامۆستایانی زانکۆی سلێمانی مامۆستایانی زمان و زمان ناسان و زمانەوانان و نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیرانی پایتەختی ڕۆشنبیری کوردستان لە سلێمانی ئەو جێگەی خۆشحاڵیەوەیە کە ژمارەیەکی باش لەو نووسەر و ئەدیب و ڕۆشنبیرانەی کە قسەیان هەیە لەبارەی زمان و کێشە و ئاریشەکانی بەردەم زمانی کوردی ئەمڕۆ لێرە حوزوریان هەبوو و گفتوگۆیەکی جدی بەڕێوەچێ هاوکاتیش کتێبێکمان هەیە کە ناوەندی چوارباخ بەرهەمهێناوە بە ناوی زمان و مان کتێبەکە بەرهەمی چواردە نووسەرە یان جوانترە بڵێن لێتوێژینەوە و بەحسی چواردە نووسەرە ئەمڕۆ هاوکاتی ڕۆژی جیهانی زمان کتێبەکەش ئەناسێنین و گفتوگۆی کتێبەکەش هاوکاتە بێ لەگەڵ گفتوگۆکردن لەبارەی زمانی شیرینی کوردیەوە.